بەرزی پلەکانی گەرما و گۆڕانی کەشوهەوا وای کردووە ژمارەیەکی فراوان لە هاوڵاتیان بۆ خۆفێنکردنەوە ڕوو لە ناوچەی هەورامان بکەن، ڕۆژێکی فێنک و دوو لە شارەکانی خۆیان بەڕێ بکەن. ناوچەی بیارە، ناوچەی تەوێڵە، دەرگاشێخان، بەڵخە، هەورامانی ئەو دی و ئەم دی و جێگەی گەشتیاری و جێگەی خزمەتگوزاری خەڵکە میوان دۆستن، ژیان دۆستن و پێیان خۆشە کە کوردستان هەمیشە ڕەنگین بێت و کوردستان هەمیشە ئاوەدان بێت. ئێمە کە ئەمڕۆ هاتینەتە ئێرە هەوایەکی خۆش و ئاو و سەوزایی و سروشتێکی جوان. ئێرە چایخانەی مامدەروێشە لە بیارە کە لە نێوان عێراق و ئێراندا هەڵکەوتووە. خەڵکێکی زۆر لە هەردوو دیوەوە هەم بۆ گەشت و هەم بۆ کەشوهەوایەکی فێنک سەردانی دەکەن. ئەو ڕۆتینی ژیانەی بگۆڕێ و بۆ ئەوشی کاریگەرتر بڕاتەوە دووبارە خزمەتی ڕۆتیناتی ژیانی خۆی پێویستەکە هەوایەک بگۆڕێ، خۆخاڵیکردنەوەیەک لە ڕووی دەرونیەوە بەڕاستی بۆی دروست بێ. من تەواوی دەروونناسەکانی دنیا ئاماژە بەوە ئەکەن مرۆڤەکانی سەردەم پێویستیان بەوە هەیە زوو کەشوهەوا و بارودۆخ بگۆڕن، بچنە دەرەوە سەفەرێکە گەشتێکە چوونە سەیرانێکە بیکەن. ناوچەی هەورامان تایبەتمەندی خۆی هەیە لە هەرێمی کوردستانە کە بە هەوایەکی فێنک و سازگار ناسراوە، خاوەنی باخ و باخاتێکی زۆرە و هەم نزیکە لە ئەوەدانیوە بە ئاسانی ئەگەیتە سنوورەکە. جێی خۆشحاڵی هەموو تاکێکی کووردە لە هەموو ناوچێکەوە بگرن لە جنوبی عێراق و لە ناوڕاستیشەوە خەڵک ڕووی تێەکە. هاوینە هاوارەکان و کێڵگەی جووتیارە نمونەیەکانیش بەشێکی دیکەن لەو شوێنانەی کە لە ڕۆژانی هەینیدا گەشتیارێکی زۆر ڕوویان لێ دەکەن، کاتەکانی خۆیانی تێدا بەسەر دەبن. شوێنێکی خۆشە هەم بۆ گەشتیاری هەم بۆ کڕینی بەرووبوومەکان. چەنەها بەرووبوومیان هەیە لە بڵین هەر لە هەر جۆرێ بەرووبوومێک چەند جۆرێکیان هەیە، مەسەرەن وەکو تەماتە، ترێ، سەوزەکان، میوەکان. شوێنێکی گەشتیاری خۆشە بۆ ئەو میوانانی کە لە دووری شۆیان، شوێنی حەوانەوەیان هەیە، شوێنی دانیشتنی ئێوارانیان هەیە. لە پارێزگای هەڵەبجە پلەکانی گەرما لە ڕۆژدا لە نێوان 45 بۆ 47 پلەی سیلیزیدان، بەڵام لە ناوچەی هەورامان و لە نێو ئەو پرۆژانەی کە باخ و سەرچاوئاویەکانیان تێدایە پلەکانی گەرمی نزمترە و لە ڕۆژدا نزیکەی 30 پلەیە، لە شەویشدا بۆ نزیکەی 25 پلەدا دەبەزێت. ئەمە ژوای کردووە بە شەوانیش هاوڵاتیان لە ناوچە گەشتیاریەکان بمێننەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.